توخوا برایانی خۆشەویستم بری خوێ مەکەنە سەر برینی هەژاران. ئەمڕۆ بەداخەوە خەڵکانێک ئەهلی ئیسلام ئەهلی مزگەوت گۆشت دەبرژێنێ و لە مەزرعە دانیشتۆ و سێ چوار برادر و خێزان بەیەکەوە کۆبوونەوە مۆبایلە بۆر دەکرێتەوە و سێڵفیە و نازانم ڕاستەوخۆ پەخشی دەکا و باوەشێنی گۆشت برژاندن دەکا هەموو خزم و کەس و کار و برادریش دەیبینێ. ئەویش وڵی خەڵکێ بڕاتان هەبێ لەوانەیە 15 ڕۆژ 20 ڕۆژ مانگێک بێ گۆشتی وای باشی نەخوارد بێ گۆشتی بەرخی برژاوی نەخواردووە بۆ خۆت بیخۆ بێ دەنگ دانیشە کە هات شەو بە ماڵ و منداڵی کەسی مەگێڕەوە هەیە ڕۆژتایە وارە خۆشی ڕابواردووە لە سەفەری دەرەوەی وڵات بۆ دێتەوە دەما وچێ دە تەلەفۆنیش بۆم لاولا دەکە و ڕسمەکانیان بۆ دەنێرێ. ئەوە برینێک لە جەستەیەتی نەبوونە تۆ خوێت کردە سەری ئەوەندەی کە کولاندتەوە دەیکێ بە دوژمن لە خۆت. خوشکەکەم زیێڕت هەیە یاخوا مبارەکت بێ دەستت بامەدە لە بەرچاوی خەڵکا بەلیرەوە با دەستت وشک نەبێ بالێن نەبێ بە سەرەتان بالەی دەی بە دەرزی و دەرمان بیشارەوانێ باشتەکان ئەم ڕۆبتە ئەم بارودۆخە تێدەپەڕێ ئەوەندە برین نەکەینە سەر خوێنی یەکتر برینەکە خوێ نەکەینە سەر برینەکانی یەکتر باشتەکان لە بینی خۆماندا بێ خوارد نەخۆشەکان بۆ خەڵک باز مەکە